هێزەکانی عێراقی بە پاڵپشتی ئەمریکا دەستیان بەسەر مزگەوتێکی گرنگ گرتوتەوە لە مووسڵ لەو شوێنەی داعش دەوڵەتی بەناو خلافەتیانی تیا ڕاگەیاندبوو هەرچەندێک کە بەشێکی زۆری مزگەوتەکەیان وێران کردووە. لەشکری ئەمریکا 1500 سەربازی بۆ جێگرتنەوە ڕەوانەی کابوڵی پایتەخت و پارێزگاکانی قەندەهار و هێڵماند لە ئەفغانستان کردووە وا چاوەڕوانیش دەکرێت 4000 سەربازی ئەمریکی تریش بەم زوانە زیاد بکرێن. 4 منداڵ و 4 پۆلیس بەهۆی تەقینەوەیەک لە نزیک سنووری سۆمال لە کینیا کوژران تا ئێستا هیچ لایەنێک بەرپرسیارەتی لە ئەستۆ نەگرتووە. بەهۆی هێرشێکی ئاسمانی بۆ سەرگوندێکی ژێردەستی داعش لە سووریا 15 کەس کوژران. چاودێران دەڵێن بۆمبی هێشویی لە فڕۆکەکانی نادیاریکراوە هاوێژرا بوون بۆ سەر ناوچەیەکی کە فڕۆکەکانی ئەمریکا و سووریا و رووسیای لەسەر هەڵدەفرن.